لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. دوو ڕۆژە گەڕێکی نوێی دانوستان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی دەستی پێکردووە بەپی دەرەنجامە سەرەتایەکان تا ئێستا ئەو دانوستانانە هیچ شتێکی لێ سەوز نەبووە کە تایبەتە تەنها بە بابەتی ناردنی موچە. پرسیارەکە ئەوەیە تا کەی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی دانوستان بەردەوام ئەبێت و پەیوەندیەکانیان سەقامگیری بەخۆیەوە دەبینێ. ئەم بابەتانە چۆن ئەبێ چارەسەر بکەریان. بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی سکایپۆ لە ڕانیەوە لەگەڵماندایە. بەڕێز شیروان ئێوارەت باش. هەرێم و بەغدا لەم چەند ساڵەدا چەندین دانوستانیان ئەنجام داوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی هیچ کام لەو دانوستانانە نابێتە مای سەقامگیری تەواو لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیە؟ سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش و ئێوارەی بینەرانی گەلی کوردستان باش. زۆر سپاس. دیارە ناسەقامگیری پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پەیوەندی بەو دۆخە سیاسیەوە هەیە کە لە عێراقدا دەگوزەرێ و پەیوەندی بە کەڵەکەبووی ناکۆچەکانی چەند ساڵی ڕابردووی نێوان هەرێم و بەغداوە هەیە لە بەتایبەتی لە مەسلەی بودجە و لە مەسلەی نەوێت و زۆر جار لە مەسلەی نەچەسپاندنی بنەمای تەواوی فیدرالی لە عێراقدا. طبعا عێراق ڕاستە لە دوای 2023 بە شێوەیەکی نوێ بنیات نرایەوە و هەموو ئومێدێک ئەبۆ بووکە عێراقێکی نوێ بێتەکایەوە، بەڵام پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەردەوام بەرزی و نزمی بەخۆوە دەبینێ. وەکو باسم کرد پەیوەندی بە ناکۆچەکانی نەوتی نێوان هەرێم و بەغداوە هەیە، پەیوەندی بە نەچەسپاندنی سیستەمی فیدرالی هەیە بە تەواوی. طبعا ئەم سیستەمە فیدرالی ئێستا لە عێراق هەیە سیستەمێکی ناتەواوە، ماوێت تەواو جێگای خۆی بگرێ و دەتوانین بڵین عقلیەتی جاری وا هەیە، عقلیەتی مامەڵەکردن هەم لە بەغدا هەم لە هەرێم جاری وا هەیە وەکو پێویست نییە بە پێی بنەماکانی فیدرالی. زۆر جار لەوانەیە با بڵین لە هەرێمی کوردستان هەندێک بیرکردنەوە یان هەندێک عقلیەت هەندێک هەنگاو دەندرێت کە لەوانەیە لە فیدرالی زیاتر بێت. لە بەغدا عقلەتێک جاری وا هەیە سەر دەردێنێتەوە جارێکی دیکە کە بڕوای بە مەرکەزیەتی زیاتر هەیە، بڕوای بە جێرانەوەی هەموو دەسەڵاتەکان هەیە بۆ بەغدا و بۆ مەرکەز و ئەم فیدرالیەتی هەرێمی کوردستانی پێ قبول ناکرێت. ئەمە ئەسڵی بابەتەکە لەمەوە سەرچاوە دەگرێت. ئەمە پێی جاری وا هەیە لە خلافی بچووک بچووکدا یەکسەر دەتەقێتەوە، سەر دەردێنێ. ئەوەی کە ئێستا هەیە پەیوەندی بە نەوت و پشکی هەرێمی کوردستانەوە هەیە، جارێکی دیکە ئەم ناکۆچیانە لەوەدا خۆیان بینیەوە ئەگەرنا بنەماکەی بۆ خلافە نەوتەکان و بۆ نەچەسپاندنی فیدرالیەکی تەواو هەیە لە عێراقدا. بەرز شیروان، چەند جاری ڕابردوو لەم چەند ساڵی ڕابردووە بەتایبەت لەسەر بابەتەکانی پەیوەست بە مەسلەی بودجە ڕێکەوتن نەکرێت، دەچێتە ناو بودجەشەوە جێگیر دەکرێت، دواتر خلافەکان وەکو خۆت ناونا سەر هەڵداتەوە. ینی دەکرێت ینی قۆناغێک بێتە ئاراوە ئیتر کۆتایی بەم بابەتانە بێنرێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیدا؟ کاتێک دەتوانین ئەوە بڵین قۆناغێکی وا هاتە پێشێکە ئەم خلافانە بە تەواوی کۆتایی پێبێت کە قانونی نەوت و غازمان هەبێت و سیستەمی فیدرالی زیاتر جێگەی هەبێت. ئەو عقلەتی لە ئێستا تەمان لە عێراقدا قانونی نەوت و غازمان نییە. لە 2007 و 2008 هەوڵی زۆر درا کە قانونی نەوت و غاز ئیقرار بکرێ و دەنگی لەسەر بدرێ، تەمان نەکرا بوو بەهۆی خلافی سیاسی. ئێستا سێ نسخەی جیاواز لە قانونی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق هەیە. لەو کاتەوە تا ئێستا نەتوانراوە ئەم قانونە بهێنرێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ و بکرێت بە یاسا. ئەگەر قانون هەبێ هەموو لا پێوە پابند بێ، دەکرێت بڵین هەنگاوێکی باش دەچینە پێشە. زۆرێک لەو خلافانێک کە ئێستا هەمانە ماوە سەر هەڵدەدەنەوە لەسەر مەسلەی نەوت، ئەو کاتە یاساک هەیە دەبێتە حەکەم لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەغدا و لەوانەیە زۆرێک لە کێشە و گرفتەکان چارەسەر ببن. بەڵام بیرمان نەچێت بەمە پەیوەندی بە ئەوە هەیە. تەمان تەنها ئەم یاسایە نییە کە لە عێراقدا یان تەنها ئەم بەندەی دەستور نییە لە عێراقدا کە پێشێل دەکرێت. دەستور چەندان بەندی لێ پێشێل کراوە، قانونەکان زۆر جار جێبەجێ ناکرێن، ڕێکەوتنەکان پشتگوێ دەخرێن. پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەگەر زۆر جار پەیوەندی باش و پەیوەندی
دۆستانەی قوڵ بن زۆر خلاف هەیە وەلا دەنرێن ڕاستە یەکجاری چارەسەر ناکرێن بەڵکو بڵین بەلاوە دەنرێن کاتێک کە پەیوەندیەکان زۆرێک لە گڵژی و ئالۆزی بە خۆیانەوە دەبینن هەموو خلافەکانی دیکە دێنەوە بەرباس و دێنەوە سەرمێزی دانوستان و گفتوگۆ بۆیە تاوەکو ئێمە قانونمان نەبێ قانونی نەوت و غاز چون بۆچی دەڵم قانونی غاز چونکە مەسەلەی نەوت و غاز بە تایبەتی نەوت لە نێوان هەرێم و بەغدا خلافێکی قوڵی هەیە کەڵەکەبووی ناکۆچی چەند ساڵی نێوان هەرێم و بەغدایە و بنەماکانی فیدراڵی دەبێت زیاتر هەوڵ بدەین ئەوانەی کە بڕوایان بە دیموکراسی هەیە بڕوایان بە فیدراڵی هەیە هێزە کوردیەکان لەگەڵ هێزە عراقیەکاندا بە شیعە و سونەوە ئەوانەی کە بڕوایان بە بنەماکانی فیدراڵی هەیە بڕوایان بە دیموکراسی زیاتر هەیە بڕوایان بە لامەرکەزی زیاتر هەیە دەبێت لەگەڵ ئەوانە هەوڵی زیاتر بدەین و بۆ ئەوەی ئەم بنەمایانە زیاتر بچەسپێنین بیرمان نەچێ ئێستا ئێمە دەڵێن کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاگیراوە کارێکی ناقانونیە لە سەرەتای 2010 مانگانە 370 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان هات بەبێ ئەوەی هیچ قانونێکی موازنە هەبێ لە عێراق هیچ قانونێک هەبێ ڕێگە بە سەرۆکوەزیرانی ئەو کاتی عیبادی بدە بەڵام تەنها بە لێکتێگەیشتنی زیاتر لە دوای مەسلەی ڕیفراندۆم کە هەوڵ دەدرا هەرێم و بەغدا زیاتر لێک نزیک ببنەوە بەبێ ئەوەی یاسا هەبێ ئەم ڕەپارەیە بۆ هەرێمی کوردستان هاتووە لە 2019 توانیمان لە موازنەی 2019 ئەمە بچەسپێنین و بڕەکەی زیاد بکرێت بۆ 453 میلیارد دینار ئێستا لە 2020 سێمانگی ڕابردوو هاتووە ئەم مانگە مشکلەی بۆ دروست بووە مشکلەکە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکی سیاسی هەیە ڕەهەندێکی اقتصادی هەیە ڕەهەندە اقتصادیەکە زاڵە بەسەر وەزعەکەدا لە اقتصادیەکە مەبەستم چییە مەبەستم ئەوەیە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو دنیا نەشاتی اقتصادی چالاکی اقتصادی ڕاوەستاوە فڕۆکەخانەکان کار ناکەن شەمەندەفەرەکان کار ناکەن معمەلەکان ڕاوەستاون وزە بەکارهێنانی وزە زۆر کەم بۆتەوە تا ئاستێکی زۆر زۆر دابەزیوە ئەمە وای کردووە نەوت هەم نافرۆشرێ هەم نرخەکەی زۆر کەم بۆتەوە ئەمڕۆ 5 ڕۆژە عێراق نەیتوانیوە 1 لیتر نەوت بفرۆشێ لەبەرەوەی کڕیاری نییە ئەمە هەر بۆ عێراق ڕاست نییە بۆ هەموو وڵاتانی بەرهەمهێن و هەناردەکەری نەوت ڕاستە ئەمە وای کردووە خلافەکان لەسەر مەسەلەی پشکی هەرێمی کوردستان و بودجەش جارێکی دیکە ئالۆزی تێبکەوێتەوە جارێکی دیکە سەر هەڵبداتەوە عێراق بەپێی دو ئاماری خۆی لە مانگی 4دا و لە مانگی 5دا لەوانەیە فرۆشی نەوتی داهاتی نەوتی لە تریلیۆن زیاتر نابێ لە کاتێکدا بۆ خۆی پێویستی بە 7 تریلیۆن دینار هەیە بۆ موچە و بۆ تەشغیلی بەلای کەمی بەس بۆ موچە پێویستی بە 3 تریلیۆن هەیە کورتهێنانێکی زۆری هەیە لەبەرەوە پەنای بردووە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ڕابگرێ بە تایبەتی کە هەرێمی کوردستان یعنی بەهانەیەک بەدەست عێراقەوە هەیە شەوەیە کە هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکردووە نەوت ڕادەست ناکە ئێستا هەرێمی کوردستان ئامادەیە نەوتەکە ڕادەستکە بەڵام عێراق یەک نەوت پارە ناکە دوو عەمبارەکانی پڕ بووە کڕیاری نەوتی نییە ینی نەوت لە هەرێمی کوردستان وەربگرێ ئێستا چی لێ بکە بۆیە ئەم خلافانە ئێستا وەزعی اقتصادیە کاریگەری زۆری بەسەر پەیوەندیانەدا هەیە و تەنانەت کاریگەری هەیە لەسەر جۆری دانیستانەکانیش خۆگەرستان نەوت سەر $60 کرد بە و هەرێمی کوردستان ئامادەبانەوە ڕادەست بکە عێراق بێ سێ و دووەری دەگرت و کێشەکانیش چارەسەر دەبوو ئێستا دابەزینی نرخینەوە ئەم وەزعی اقتصادی بەسەر عێراقدا هاتووە کاریگەری نێگەتیڤ و خراپی بەسەر دانوستانەکان و ئەمە ڕەهەندە سیاسەکەی ئەمە ڕەهەندە ئابوورەکەیت باس کرد ڕەهەندە سیاسەکەی چێکا بۆتە هۆی وەستانی نەناردنی موچە ڕەهەندە سیاسەکەی ئەوەیە کە ئێمە لە عێراقدا سەرۆکوەزیران پشکی شیعەیە ئێمە وەکو کورد و سونەش لە ڕاستیدا بەپێی تەوافقاتی سیاسی لەوانەیە زۆر باش نەبێ یان زۆر بۆمان نەبێت دەستێوەردان بکەین لە دانانی سەرۆکوەزیراندا بەڵام گرفتەکە لەوەیدا ناوماڵی شیعە بۆ خۆیان ڕێک نەبوون بەڕێز عادل عەبدولمەهدی ئیستیقالەی کرد بەڕێز محەممەد تۆفیق علاوی ناوماڵی شیعە بۆ خۆیان لەسەری ڕێک نەبوون ڕاستە ئێمە نەچینە ژوورەوە بەشداری جەلسەکەمان نەکرد بەڵام ئێمە چاوەڕێی تەوافقی ناوماڵی شیعەمان دەکرد شیعە بۆ خۆیان لەسەر ڕێک نەبوون عەدنان زورفی بۆ خۆیان لەسەری ڕێک نەبوون بەڕێز مستەفا کاظمی ڕاستە کورد پێش تەکلیفکردنی بەڕەسمی پشتیوانی خۆی بۆ دەربڕیەوە بە ئومێدی ئەوەی کە پەیامێک بێ بۆ ناوماڵی شیعەش بۆەوەی کە ئێمە ئامادەین لەسەر کاندیدەکەتان دەنگ بدەین کاتێک کە ئێوە لەسەری ڕێک دەکەون ئەمە بۆچی ئەمە باس دەکەم ڕەهەندی ئەمە یان بەڵێن کاریگەری ئەمە لەسەر ڕاگررتنی پشکی هەرێمی کوردستان چییە دووسێ لێکدانەوە هەیە ئەوەی کە دەڵێم تەحلیلە یعنی زانیاری نییە یەکەچیان ئەوەیە کە گوایە
بەڕێز عادل عەبدولمەهدی تووڕێ لە کورد لەسەرەوەی کە پشتیوانی مستەفا کاظمی کردووە. عادل عەبدولمەهدی بۆ خۆی استیقالەی کردووە، حکوومەتەکەی کۆتایی پیاتۆ چاوەڕێی کەسێکی تر دەکەن بۆ ڕاستپاردنی. و هەر کاتێک بەڕێز عادل عەبدولمەهدی ناوی بێتەوە پێشەوە چ بۆ بەردەوامبوونی حکوومەتەکەی چ بۆ جارە شریکە تەکلیفکردنی، پێم وانییە کورد مشکلی هەبێ لەگەڵی، کورد بە دڵنیایەوە پشتیوانی دەکات. پەیامێکی دیکە یان بڵێن لێکدانەوەکی دیکە بۆ ئەم دۆخە ئەوەیە کە شیعەکان لەوانەیە نیگەران بن لە کورد لەسەرەوەی کە لە کورد بەڕاستپێراوەکانی ئەو ڕازی نەبوو. ئەمەش ناواقعیە لەبەرەوەی بۆ خۆیان وەکو باسم کرد ناکۆچی لە ناو خۆیاندایە لەسەر کەسێک ڕێک نەکەوتون کە تاوەکو کورد بچێتە ناو پرۆسەکەەوە و دەنگی پێ بدە. خاڵێکی تر کە باس دەکرێت ئەوەیە کە کورد پێداگری کردبێەوە تەحدیدان لەوانەیە پارتی دیموکراتی کوردستان پێداگری کردبێ لەسەرەوەی بەڕێزێک لە پۆستێکدا بمێنێتەوە. ئەمە لەوانەیە جۆرێک یەک لە لێکدانەوەکانی با بڵێن تەحلیلەکە ئەوەیە کە شیعە بیانەوە زەختێک لەسەر کورد دروستکەن بۆ ئەوەی چیتر فشار نەکا بۆ دانانەوەی کەسێکی دیاریکراو لە پۆستێکی دیاریکراودا. من دەمەوێت لێرەوە ئەوە بڵێم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاشکاوانە بە هەموو هێزولانە سیاسی کوردستانەکانمان گوتووە بە تایبەتی بە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کە لە بەغدا ئێمە شەڕی هیچ کەسێک ناکەین بە تەحدید بە دیاریکراوی وەکو شەخص و تەنانەت شەڕی وەزارەتێکی دیاریکراویش ناکەین تە شەڕی پشکی کورد دەکەین لە حکوومەتەکەی کاظمیدا. لە حکوومەتەکەی کاظمیدا شەڕی کورد سێ وەزارەتێکی سیادی وەزارەتە سیادێکەوەی تا ئێستا دانراوە مالیەیە بۆ کورد. ئەگەر مالیەمان نادەنێ خارجیەمان بدەنێ خارجیەمان نادەنێ بانەوتمان بدەنێ، یعنی لەو وەزارەتانی کە سیادیە دەبێ وەزارەتێک بۆ کورد بێ. بۆ کورد کێشە چیە مالیە بێ یان نەوت بێ یان خارجیە بێ یان هەر وەزارەتێکی تر بێ. وەتەنانەت ئەو کەسێک کە ڕادەست پێدرێ یان دەکرێت بە وەزیر چ مشکلەیە کە بە عەمر نەبێ زەید بێ. ینی گرنگ ئەوەیە کەسێکی لێ هاتوو بێ کەسێکی نزیک. زۆر باشە بەرز شیروان بابەتەکە ئێمە زیاتر لەسەر دانوستانەکانی هەرێم و بەغدایە. لە کوی ئەم جیاوازیانەی کە هەیە تۆ خۆت نیەتێکی دروست ئەبینی بۆ ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی؟ ئەوەی کە من لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوبات جارێکی تر کۆبووینەوە ئەوەمان بینی کە هەرێمی کوردستان ئامادەیەنەوە ڕادەست بکە و ئامادەی ڕێککەوتنە لەگەڵ بەغدا. بەڵام ڕێککەوتن تەنها ئەوە نییە بڵێ هانەوتەکە بۆ خۆت و داوای مستحقاتی خۆت نەکەی، دەبێت لەسەر وردەکاریەکان دانوستان بکەیت. یەکەچیانەوە یعنی مەبەستمەوەیە کە کورد ئێستا لەم قۆناغەدا جددیە لە ڕێککەوتن لەگەڵ بەغدا و جددیە لەسەر ڕادەستکردنی نەوت و لەوە تێگەیشتوین و لەوە حاڵی بووین کە قورسایی ڕێککەوتنی کورد لەگەڵ بەغدایە و چارەسەری کێشەکانی کورد لە هەرێمی کوردستانی تەنانەت لە بەغدایە. بۆیە دەبێ ئێمە هەوڵدەین ئەم ڕێککەوتنە هەر چۆنێک بێ لەگەڵ بەغدا لەگەڵ بەرپرسانی عراقی بگەێنینە نەتیجە. هەر بۆیش هەفتەی ڕابردوو وەفدی هەرێمی کوردستان لە بەغدا بوو، ئەم دوو ڕۆژەی کۆتایی وەفدێکی دیکە جارێکی تر بە سەرۆکاتی کاقوبات چۆتەوە بەغدا. زۆر باشە و هەموو هەوڵی خۆی خستۆتە کار بۆ ڕێککەوتن. لەگەڵ چوونی ئەم وەفدە بۆ بەغدا کە ئەگەر تۆ باز لەو جدێتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی نووسراوێکی دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڵاو کرایەوە، پێ دوایە ئەو نووسراوە خزمەت بە دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا بکا بەتایبەت لە ناو شەقامی عەرەبی و بەتایبەت شیعیدا جۆرێک لە تووڕەی دروست کرد؟ لە ڕاستیدا تەوقیت زۆر گرنگە. تەوقیتی ناردنی ئەم نووسراوە لە ڕاستیدا هەڵە بوو. بە تایبەتی ئەوان لە کۆبنەوە بە ئێمەیان گوت نووسراوێک ئاراستی ئەنجومەنی وەزیرانی بەغدا دەکەین، بەڵام ناوەڕۆکەکەی نەوانزانی بەم شێوەیە. ناوەڕۆکەکەی باس لە بەرپرسان باڵین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران لە دیوانی ئەنجومەنی وەزیران باسی ئەویان کرد کە نووسراوەکە ئاراستەی ئەوە دەکەن. لە ڕاستیدا نووسراوەکە بەشێکی باشە، بەڵام بەشێکی چۆتە هەندێک وردەکاریەوە کە ئێستا سوود بە دانوستانەکانی نێوان هەرێم و بەغدا ناگەێنێ. نەخێر تەوقیتەکەی زۆر خراپ بوو و ناوەڕۆکەکەشی لە ڕاستیدا هەندێک شتی تێدا بوو کە هی ئێستا نییە. تۆ وەفدێکت ناردووە بۆ ئەوەی لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت، لەو کاتەدا هەندێک مەلەف هەڵدەدەیەوە، هەندێک شت باز دەکەی کە دانوستانەکان دەگەیەنێتە بنبەست. ناهێڵێ ئەم وەفدە کاری خۆی بکات لە بەغدا، ناهێڵێ ڕێککەوتن بکرێ. لە ڕاستیدا پێمان وایە کارێکی نادروست بوو و کارێکی هەڵە بوو. ڕاستە لە 60ەکانی سەدەی ڕابردووە تەنانەت لە 50ەکانی سەدەی ڕابردووەوە کورد غەدری لێ دەکرێت لە وڵاتە لەلایەن حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق.
بەڵام تۆ هەندێک شت باز دەکەی باشە شیعەش غەدری لێکراوە لەلایەن سەدام حوسێنەوە، یعنی لایەنە شیعەکان ئێستا دەڵێن خۆ سەدام حوسێن ئێمەی چکلێت باران نەکردووە، ئێمەشی قەتڵ عام کردووە، لە ئێمەشی کوشتووە بە هەمان شێوە ئیبادەی ئێمەشی کردووە، هەردووکمان بەیەکەوە ڕوبەڕووی جینۆساید و کوشتاری یەکجار زۆر بوونەوە لەلایەن ڕژێمی عێراقەوە. ڕاستە هەموو ئەوانەی کە سەدام حوسێن بەرامبەر کورد کردوێتی هەمووی ڕاستە، بەڵام ئایا ئەمە لەگەڵ ئەم حکومەتی ئێستای عێراق کە حکوومەتەکە بۆ خۆی حکومەتێکی کاربەڕێکەرەوە ئیستیقالی کردو لە چەند ڕۆژی داهاتوودا کۆتایی کردی ئەگەر بەڕێز مستەفا کاظمی حکومەتەکەی دەنگی لەسەر بدرێ، حکومەتێکی تازە دێتە عێراق، وەزعێکی اقتصادی زۆر نالەبار و زۆر دژوار لە عێراقدا هەیە، وەزعی سیاسی بۆ خۆی ئەمە سێم سەرۆک وەزیرانە لە ماوەی 4 مانگدا کە تا ئێستا عێراقیەکان بەگشتی و شیعە بە تایبەتی لەسەری ڕێگناکەون کە دەنگی پێ بدەن. ئەگەر هەرێمی کوردستان دەیەوێت ڕێک بکەوێ لەگەڵ ئەم حکومەتی ئێستا و لەگەڵ حکومەتی داهاتوو لە ڕاستیدا دەبێ ژیرانەتر هەنگاو بنێ و هەندێک مەلەف هەیە هەڵی گرین بۆ کاتی خۆی. ئەمەی ئێستا ئەم نووسراوەکەی ئەنجومەنی وەزیران دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا هاتووە، هی 2005 بوو، هی 2006 بوو، هی 2007 بوو تا 2012 و 2013 کە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا زۆر باش بوون و وەزعی اقتصادی عێراق زۆر باش بوو، فترەیەک نەوت گەیشتە $120 و $130. تەنانەت ئەو کاتێک کە کورد قورسایەکی زیاتری هەبوو لە بەغدا، بۆ واقعی قسە نەکەین، جەنابی مام جەلال لە بەغدا بوو، قورسایی کورد زیاتر بوو. ئێستا کە دۆخەکە بەم شێوەیە ئالۆزە تۆ بەیاننامەیەک دەردەکەی، ئەم بەیاننامەیە وردەکاری یەکجار زۆری تێدایەوە، باسی زۆر مەلەفی کردووە، بەڵام ئایا هی ئەم قۆناغی ئێستا نەخێر، هی ئەم قۆناغی ئەم چەند ڕۆژەی ئێستا نەبوو. بە دیوەکەی تریە بەرز شیروان چ ئامانجێکە بوو لەو نووسراوە بە تایبەت کە تۆ وەفدەکرد ناردۆتە بەغدا و لە هەمان کاتە نووسراوێکی وا دەرەکەیت؟ ئەمن تەمەنا دەکەم ئەم ناردنی ئەم نووسراوە لەو کاتەدا کە وەفدەکە لە بەغدایە و خەریکی دانوستانە و خەریکی چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە بەسیترین کێشەیە و لانی کەم ئەگەر ڕێک بکەون بۆ ئەم یەک دوو مانگەیە تاوەکو حکوومەتی تازای عێراقی پێک دێ و حکوومەتی تازە بەڵێنی داوە کە بودجە بنێرێ بۆ پەرلەمان، ئەو کاتە لەگەڵ حکوومەتی تازە لەگەڵ لەسەر بودجە دەکرێت ڕێککەوتن و هەندێک گفتوگۆی زیاتر بکرێ. تهدید لەو کاتەدا ئومێد دەکەم کە ناردنی ئەم نووسراوە لەو کاتەدا لەلایەن هەرێمی کوردستانەوە بە ئەنقەس نەبوو بێ، بۆ تێکدانی ڕێککەوتنەکە نەبوو بێ، بۆ فەشەل پێهێنانی ئەم وەفدە نەبوو بێ کە لە بەغدایە. بەرز شیروان زۆر جار دەوترێت ئەم نیازپاکی هەرێمی کوردستان پێشتری چەند جارێک ئەم نیازپاکی پیشان ناوە لە بەرامبەر عێراقدا و عێراقیش بە هەمان شێوە بەشی خۆی گرفتی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. دەوترێت تا ئەو کاتەی نرخی نەوت نزمە هەرێمی کوردستان پابندە بە ناردنی نەوتەکەی و تەسلیمکردنی تەواوی مەلەفی نەوت بە حکوومەتی عێراقی، دوایی کە نەوت نرخەکەی بەرز بۆەوە ئەم بابەتە هەڵەوەشێتەوە. ئێوە ئاگاتان لەو زانیاریە هەبێت؟ ئەگەر نیەتێکی وا هەبێ نیەتێکی خراپە، ئێمەیان نابێ ڕێکەوەیان کە ڕێککەوتین دەبێت ڕێز لە ڕێککەوتنەکە بگرین. ئێمە بۆ خۆمانۆکو کرد زۆر جارگلەی ئەوە دەکەین کە ڕێککەوتنەکان لە کاتێکدا کە لە قازانجی تەرەفی بەرامبەر نەبێ هەڵیان دەوەشێنێتەوە. ئەگەر ئێمە نیەتێکی وامان هەبێ ئەم قسەیە بەس بۆ ئێمەش ڕاستە و بەردەوام کێشەی نەوت سەرێشەیەکی زۆری بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. داهاتی نەوت، فرۆشتنی تەمان سیاسەتی نەوت لە هەرێمی کوردستان دۆزینەوەی و دەرهێنانی تەنانەت بە بازارکردنیشی تا ڕادەیەک سەرکەوتوو بووە. خاڵی سێمی کە بریتە لە هێنانەوەی پارەکەی و خستنەگەڕی بۆ خزمەتی هاوڵاتیان ئەلێرەدا گرفتی گەورە هەیە. تا ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بەوە دروست نەبووە کە ئەم نەوتە لە قازانجی ئەوان و لە خێربێری ئەوان بەکاردێنرێتەوە. بۆیە مەلەفی نەوت دەکرێت بڵین بەردەوام سەر ئێشە بووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان، تەنانەت بۆ بەشێکی زۆرش لە بەرپرسانی حکوومەتیش. بۆیە بەڕای من بتوانین مەلەفی نەوت بە کاملی تەسلیمی بەغدا بکەین، لە بەرامبەردا تاکید لەسەر مافە دەستوریەکانمان بکەینەوە، تاکید لەسەر موچەی فەرمانبەران، لەسەر شایستە داراییەکان، لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان، لەسەر پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بکەینەوە. طبعاً ئێمە ئێستا سەروبەندی پێکهێنانی حکوومەتی عێراقیە. ئەگەر هاتبا و گرفتی موچەمان نەبا، ئێمە بمانتوانی با بۆ خۆمان موچە دابین بکەین لە هەرێمی کوردستان و شەفافتر باین و داهاتی هەرێمی کوردستان باشتر ڕوونتر لە خزمەتی خەڵکی کوردستان بە، ئێستا دەمانتوانی نەک لەسەر موچە، لەسەر مەلەفی تر
گفتوگۆ بکەین لەسەر مەلەفی ناوچە دابڕێنراوەکان گفتوگۆ بکەین لەسەر شایستەدارایەکانی جوتیاران و وەرگرتنی بەروبوومی جوتیاران لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین لەسەر مەلەفی پێشمەرگە گفتوگۆ بکەین لەسەر مەلەفی نەوت و غاز بەگشتی گفتوگۆ بکەین ئێستا هەموو ئەم مەلەفانە خەریکەوامان لێدێ بە قوربانی موچەی فەرمانبەرانی بکەین لەبەرەوەی هەرێمی کوردستان ئەمە بۆ 6 ڕۆژ دەچێت موچەی دابەش نەکردووە وردە وردە خەریکە ناڕەزایی لە نێوان لە کەرتی تەندروستی لە پەروەردە لە پێشمەرگە لە هێزەکانی ناوخۆ دروست دەبێ لەسەرەوەی کەسێک کە لە واجبدا بووە 6 ڕۆژە ڕوبەڕووی کۆرۆنا دەبێتەوە ئێستا موچەکەی دیارنەکەی وەردەگرێ هەمومان خەریکە هەموو مەلەفەکانمان لەبیر دەچێتەوە هەموو مەلەفەکانمان دەکەینە قوربانی موچەی فەرمانبەران و ئەو بڕەپارەیە کە لە بەغدا بۆمان دێ بەڕێز شیروان ئەمێ دوای سەرنجی تۆ لەسەرەوە بزانیان پێ دوایە تیمی هەرێمی کوردستان کە ئێستا لە بەغدان بە ئەنجامێکی باش بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە دوای بڵاوبوونەوەی نووسراوی دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران طبعاً بەداخەوە تا ئێستا وەفدی هەرێمی کوردستان لە بەغدا نەگەیشتونە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بەڵام ئەوەی کە ڕاگەیەندراوە بێئومێد نین و بڕیار دراوە کە لیژنەی تر دروست بکرێەوە لە چەند ڕۆژی داهاتوودا لە داهاتوویەکی زۆر نزیکدا دانیشتنی تر بکرێ ئێستا بەغدا تەنها داوای 250,000 بەرمیلنەوت ناکە و داوای کۆمەڵێک داهاتی تر دەکا هەموو مەلەفینەوێت و داهاتی خاڵە سنووریەکان داهاتی گومرێک و داهاتی ناوخۆ دەیەوێت تەدقیق لە هەموو ئەوە بکرێت کە لە هەرێمی کوردستاندا هەیە دەکرێت هەرێمی کوردستانیش بیر لەوە بکاتەوە چۆن وەڵامی ئەم داواکاریە دەداتەوە و دوجار ئێمە لە هەرێمی کوردستان دابینکردنی موچەی فەرمانبەران و شایستەدارایەکانی فەرمانبەران و خەڵک ئەرچی حکومەتی هەرێمی کوردستانە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بەبێ بەغدا بەبێ ڕادەستکردنی نەوێت بەبێ ڕادەستکردنی هەموو ئەوانەی بەغدا داوای دەکات دەتوانێت وەزعی دارایی خۆی بگونجێنێ ئەگەر زۆر باشش نەبێ لانی کەم بۆ 2 مانگ و 2 مانگی داهاتوو تا ئەو کاتەی بزانین ئایا کۆرۆنا تاکەی بەردەوام دەبێت نرخی نەوت بەرز دەبێتەوە یان بەرز نابێتەوە دەتوانێت وەزعی دارایی خۆی بەڕێ بکە هەمومان دەستخۆشی لێ دەکەین بەڵام کاتێک کە تۆ دەگەیە بنبەست 6 ڕۆژ موچەت دابەش نەکردووە ئەی چی دەکەی کەواتە پێویستە لەگەڵ بەغدا ڕێک بکەوی و بە هەر نرخێک بێ موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێت بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس کە لە ڕانیەوە لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا بوویت لە دوای ناوبڕێک تەوەری دووەم بەردەوامە بێت لەگەڵماندا بێنەوە
جارێکتر سڵاوتان لێبێت لە تەوەری دۆمدا گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی لا مرکزی لە بەڕێوەبردندا. دکتۆر بەختیار عوبێد شەریف مامۆستای زانکۆ لە ستودیۆ لەگەڵمدایە. دکتۆر بەختیار بەخێر بیت. بۆچی لە بەڕێوەبردندا سیستمی لا مرکزی گرنگە؟ بەڵێ زۆر سپاس بۆم بەڕێستان. بێگومان سیستمی لامەرکەزی کە بۆتە ضرورەتێکی حتمی بۆ بەڕێوەبردنی ئیداری بە تایبەتی ئەتوانین بڵێن کە زیاتر دیموکراتیزەکردنی دەسەڵاتە لە بەڕێوەبردندا و دوای ئەو گۆڕانکاریە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیانەی کە جیهان لە سەردەمی ئەولەمەدا بەخۆیە بینیوێتی ضرورەتی جێبەجێکردنی لامەرکەزیەت لە زۆربەی وڵاتەکانی جیهان بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتەکاندا بۆتە ضرورەتێکی پێویست. و گرنگترین ئەرک و گرنگترین کارکە لە ئیداراتی لامەرکەزیدا ئەوش ئەوەیە پلان و جێبەجێکردن و بڕیار لە دەسەڵاتە مرکزیەکاندا شۆڕ دەبێتەوە بۆ دەسەڵاتی خۆجێیەکان و بۆ ئیدارە خۆجێیەکان و ئەمە ئەرکی سەرشی ئیدارە لامەرکەزیەکانە بێ و لە بەڕێوەبردندا هەم ئەرکیان پێبەخشرێ و لە هەمان کاتیشدا دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی بڕیاردانیشیان دەبێت. چ ئەرکێکیان پێ دەبەخشرێ یاخود پێیان دەدرێت؟ ئەزانی لە ئیدارەی لامەرکەزیدا تەبعاً بێگومان پێویستە یەکەم جار کە ئایا ئێمە بە سیستمی فەڕەنسی بڕیارەکە هەرێمی کوردستان ئیدارەی لامەرکەزی پەیڕەوکە یا بە سیستمی ئینگلیزی. لە سیستمی ئینگلیزیدا ئیدارەی لامەرکەزی ئەوەیە کە مەهامەکان و دەسەڵاتەکانی لە سنتەرەوە شش کە شۆڕ دەکرێتەوە بۆ ئیدارە خۆجیەکان یاخود بۆ ئەو ئیدارە لامەرکەزیانی کە دروستەکرێ دیاریکراوە و لە چوارچێوەی ئەو دەسەڵات و لە چوارچێوەی ئەو مەهاماتانەی کە بۆ دیاری ئەکرێ دەسەڵاتەکانی ئیدارە خۆجیەکان و سەرۆکی جێبەجێکاری ئیدارە خۆجیەکان ئەمانە لەو چوارچێوەیە داتوانن کاری خۆیان بکەن. لە سیستمی فەڕەنسیدا جیاوازە. لە سیستمی فەڕەنسیدا ئیدارە خۆجیەکان تەواوی دەسەڵاتی جێبەجێکردن و بڕیاردان و ئەرکەکان و وەزیفەیان جێبەجێ ئەەکەن. دەسەڵاتی مرکز دەسەڵاتیشی ڕێقابی ئەبێ و دەسەڵاتێکی چاودێری ئەبێ بەسەر ئەم دەسەڵاتە خۆجییانە و ئەم ئیدارە خۆجییانە بۆی ئایا جوان دەسەڵاتەکان بەکارهێنن و لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی خۆیاندا جێبەجێ ئەەکەن و لە کوێش کەلێن و گرفت هەبێ بێگومان لەو کاتانەدا ئەتوانرێ ڕقابەی زۆرتر بکرێت لایەن مرکز. ئەم دوو سیستمی باسی کرد ئینگلیزی فەڕەنسایی کامیان باشترەکە بۆ هەرێمی کوردستان؟ من بە بۆچوونی خۆم وەکو خۆم ئەگەر تێڕوانینی خۆم خەمەسەر ئەم مەوزوعە من زیاتر سیستمی فەڕەنسیەکەم پێ باشە و دەسەڵات بۆ نمونە پارێزگای سلێمانی بەڕێز پارێزگار و ئەو ئیدارەیە کە لە پارێزگا و لە ئەنجومەنی پارێزگادا هەیە ئەمان باشتر ئەهلەمە کە تەدرابی شەعابیا باشتر لە پرۆژەکان و لە ئەو پێداویستیانەی کە پارێزگا و ئەم ئیدارەی ئەم ناوچەیە پێویستێتی لە شارەزاترن و ئەتوانن زیاتر پلان دابڕێژن لە گرنگترینەوە بەرەو گرنگ دواتر بەرەو گرنگتر یا کەمتر گرنگتر ئەمە پۆلێن بکرێ و دوجار تەنها دەسەڵاتی ڕقابی لەلایەن مرکزەوە بێ بە دەر لەوەی کە باس لەو دەسەڵاتانەکەین کە سیادیە وایان دوجار هەر لە لای دەسەڵاتی مرکزی ئەمێنێت. کامان دەسەڵاتەکان لای مرکز ئەمێن بۆ نمونە ئەو دەسەڵاتان بۆ نمونە تێڕوانینێک دروست بوو لەسەر بابەتی لامەرکەزی لە هەر شوێنێک و جوگرافیاکا بێت وا دەزانن ئیتر دەبێ وەکو دەوڵەتێکی کۆنفیدرالی مامەڵە بکە لامەرکەزەکانی بۆی کە لە لامەرکەزی لەگەڵ کۆنفیدرالەکە لێکیان جیا بکەیتەوە چۆن دەسەڵاتەکان جیاکەن یاخود پیان ئەدرێت. لە دەسەڵاتی لامەرکەزیدا زیاتر دەسەڵاتەکان کاوانەی لە خزمەت هاوڵاتیاندایە زیاتر بۆ پرۆژە خزمەت گوزاریەکاندا و لە کەمکردنەوەی گیر و گرفت و کێشەیە واتە شۆڕکردنەوەی دەسەڵاتی مرکزە بۆ ناوچە خۆجیەکان بۆ ئیدارە محلیەکان. ئەم دەسەڵاتانش بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستاندا بۆ بچووکترین کڕینی ئامێرێک یا پێداویستیەک ئەبێ ئەگەر خەڵکی ناوچەی ناحەی سیروان بی لە گەرمیان یا خود دانیشتووی فەرمانگەیەکی گەرمک بی ئەبێ بگەڕیتەوە بۆ بە سیلسیلە مراجعەکان تا بۆ وەزارەتی دارایی تاوەکو پەسەندی کڕینی ئامێرێکی بچووکت بۆ کاواتە تۆ ئەم جۆرە لە سیستماتیکی کارکردن بە سێنتڕالکردنی کارکردن وای کردووە کە گیر و گرفت و یعنی کەمتەرخەمی و ڕۆتین زۆر دروست بێ لە ناو دام و دەستگاکانی حکوومەتدا و لە دوایین جاردا ئەوەی کە زەرمەندە بە هاوڵاتی بە پلەی یەکەم زەرمەند دەبێت چونکە کارەکانی ڕایی ناکرێت. بەڵام لە سیستمی
لامەرکەزیدا دوورە سیستمی لامەرکەزی لەگەڵ کۆنفدرالی و لەگەڵ جیابوونەوە دوجار کۆنفدرالی ئەوە پسپۆرانی سیاسی و پسپۆرانی یاسایی زیاتر شارەزان لەسەر بوارەیە ئەوە شتێکە و لامەرکەزیەتی ئیداری شتێکی ترە لامەرکەزیەتی ئیداری دەسەڵاتی مرکز شۆڕ دەکرێتەوە و قۆرغ ناکرێت لە ناو سنتەر بەڵام دەسەڵاتە سیادیەکانی کە پەیوەستە بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوە یاخود لەگەڵ هەرێمی لەگەڵ ناوەندی عێراقدا مەبەستم بەغدایە یاخود پرسی نەوتە پرسی پێشمەرگەیە پرسی ئەمن و ئاسایشی نیشتیمانیە ئەمانە دوجار لە سنتەرەوە ئیدارادرەوە ئەو سنتەرش نوێنەر و پشکی حکوومەتی سنتەر لە مەسەنەن چ لە پارێزگای سلێمانی یا لە دوهۆک لە هەولێر هەمویان بەشدارن لە حکوومەتە سنتراڵەدا. بەڵێ باس لەکەمکردنەوەی ڕۆتین کرد هەندێک پیان وایە ئەگەر بێت و لامەرکەزی جێبەجێ نەکرێت بەدیلی ئەمە بە ئەلکترۆنیکردنی دامەزراوەکانی حکوومەتە بەراورد دەبکەین لە نێوان بە ئەلکترۆنیکردن و لامەرکەزیدا ینی دەبێتە بەدیلی ئەوە هیچ جۆرێ یعنی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت لەگەڵ لامەرکەزیەتا دووشتی زۆر جیاوازن بۆ نمونە ئەگەر بە پێی ئەم ڕێنمایی و بە پێی ئەم سیستمی کارکردنی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە بە هەمان ڕێنمایی بکرێت بە ئەلکترۆنی واتە هەمان سیسیلەی مراجعە و هەمان ڕۆتین بەڵام لە جیاتی ئەوەی بە فیزیکی و بەدەستی لە پارێزگای سلێمانی یا لە گەرمیان یا لە دوهۆکەوە بەرەو پایتەخت بڕوە ئەو کات بە ئۆنلاین لە ڕێی ئینتەرنێتەوە یا لە ڕێی داتابێسێکی معنیەوە یا خود لە ڕێی ماڵپەڕێکەوە کە حکوومەت ڕێکی خاو بە ئەلکترۆنیەکە ئەگاتە حکوومەت واتە ڕۆتین کەم ناکاتەوە بە هیچ شێوەیە ئۆنلاین پەیوەندی بە کەمکردنەوەی ڕۆتینەوە نییە و لامەرکەزیەت و حکوومەتی ئەلکترۆنی دوشتی زۆر جیاوازن. بەڵێ جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی بۆ هەرێمی کوردستان بابەتێکی قورسە؟ نەخێر بە هیچ شێوەیە قورس نییە خۆشبەختانە لە دەستوری عێراق لە ساڵی 2005 بە بەڕوونی لە مادەکانی 116 119 122 ئاماژەی پێداوە لە فەسڵی پێنجەم بەڕوونی باسی لە عێراقی ئێستا عێراقی فیدرالی ئیتیحادیە لە دەستوردا بە ئاشکرا ئاماژەی بە لامەرکەزیەتی هەرێمەکان کاریمی کوردستانە تا ئێستا لە عێراقدا وجودی هەیە لەگەڵ لامەرکەزیەتی پارێزگاکاندا بۆیە جێبەجێکردنی شتێک نییە بڵێ لە دەستوردانیە تەنها بە بڕیارێکی حەکیمانەیەوێ و سپاس بۆ دڵسۆزان لە ئەنجومەنی پارێزگای سێمانی کە ئەم بابەتەیان بە جددی وروژاندۆ بە جددی وەریان گرتووە ومێ دەکەین بە پشتیوانی هەموو لایەک بتوانرێ ئەم سیستمە جێبەجێ بکرێت چکە ئەم سیستمە نەبریتە لە دوو ئیدارەی و نەبریتە لە جیاکردنەوەی ناوچەیەک لە ناوچەیەکی تر بگرە ئەم سیستمە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە و بۆ کەمکردنەوەی جیرروگرفت و ڕۆتینە لە سیستمی دەسەڵاتی هەرێمی کوردستان. زۆر جار دەوترێت لامەرکەزیدان بە شوێنێک بە شارەکان لە وڵاتێکدا لەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر لامەرکەزەکە جێبەجێ بکرێت مەترسی لەسەر مرکز دروست ئەکات لامەرکەزی بە جدی مەترسیە؟ نەخێر بە پێچەوانەوە بۆ نمونە ئەگەر لامەرکەزیەت ئێمە لە باشترین نمونە بۆ ئەو پرسیاری جەنابەت ڕوبەڕووبوونەوەی لیژنەکانی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا بینینەوە بیری هەمووان ئەوش ئەوە بوو کە بینیمان بە حەشیمانە چۆن ئیدارەکانی پارێزگاکان و ئیدارە خۆجیەکان و لە قایمقامێتەکان کە دەسەڵاتەکان درابوو بە خۆیان چۆن بتوانرێ بڕیار لە کەرنتینەگرتن یا بڕیار لە هاتوچۆ قەدەغی هاتوچۆکردن بدرێ ئەمە ئەسڵەن بەهێزکردنی پارێزگاکان و بەهێزکردنی لامەرکەزیەتی و حکوومەتە خۆجیەکان بەهێزکردنی ناوەندە دوجار چووکە ئەم حکوومەتە خۆجییانە لە ژێر سایەی چەتری حکوومەتی مرکزیدا ئەبن بەهێزبوونی ئەمان بەهێزبوونی سنتەرە بەڵکو لە لامەرکەزیەتی ئیداریە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە کە لەلایەن مەسەلەن سنتەرەوە شۆڕەکرێتەوە بۆ ناوچە خۆجیەکان من بەس بە جەناب تەڵێم بۆی بینەرانی بەڕێزش ئەمڕوونکردنەوەیان لابێ یعنی من نمونەیەکم لە بیدایەتدا هێنایەوە کڕینی ئامێرێک ئەگەر جەنابی پارێزگار لێرە ڕئیسی وەحدەی ئیداری ئەم شارەیە سەرۆک زانکۆکان لە ناو ئەم شارەدا چەند زانکۆیەکان هەمویان بە پلەی وەکیل وەزیرن ئەگەر دەسەڵاتی کڕینی ئامێرێکی نەبێ ئایا وەکیل وەزیرێک ڕئیسی وەحدەیەکی ئیداری ئەمە لە چووی سیستمی ئیداری جیهاندا جێی بۆتەوە کە تۆ ناود ناو پارێزگا و بەڵام پارێزگایە بەبێ دەسەڵات شتیوانی پارێزگا چۆن دەسەڵاتی پێدرێگە لە ناو سیستمێکی مرکزیشدا بێت
دەسەڵات پێویستە شۆڕ بکرێتەوە و پارێزگەکانی ئێستا سەر بە وەزارەتی ناوخۆن پێویستە لەلایەن وەزارەتی ناوخۆ ئەرکومە هەموو دەسەڵاتەکانیان بۆ دیاری بکرێت بەداخەوە کە ئەوە ئەو ئەرکو دەسەڵات و مەهامانەی کە لە وەزارەتی ناوخۆشەوە بۆ پارێزگاکان دائەبەزێنرێ دوجار دەسەڵاتی دارایی لەلایەن وەزارەتی دارایی و دەسەڵاتەکان قۆرخ کراوە و دەسەڵاتەکان دیاری کرا لە باردۆخی ئێستادا دکتۆر بەختیارانی نوێنەری پارێزگاکان لە ناو وەزارەتەکانە نابینین پێ دوایە ئەمە گرفتێکە بۆ مەرکەزیەتەکەش نەک بۆ لا مەرکەزی لە مەرکەزیەتەکە ئێستا گەورەترین گرفت ئەوەیە بۆ نمونە لە ناو وەزارەتەکاندا کە دەسەڵاتی بڕیاردان و دەسەڵاتی جێبەجێکردنن کە بڕیار لەسەر پرۆژەیەک یا لەسەر جێبەجێکردنی پلانی پرۆژەیە کە درێ لەسەر ناوچەیەکی معەن بۆ نمونە لەسەر پارێزگایەکی وەکو پارێزگای سلێمانی ئایا نوێنەری پارێزگای سلێمانی لەو شوێنەدا هەیە لە وەزارەتەدا بوونی هەیە کە دەسەڵاتی بڕیاردانی لەسرە نمونەی شەقامی 100 مەترێکە باشترین نمونەیە بۆ ئەم باسی کە ئێستا باسی ئەەکەین کە چەندین ساڵە پارێزگاری سلێمانی هەم لە ڕێی ئەنجومەنەوە هەم لە ڕێی پارێزگارەوە هەم دانیشتوانی ئەم شارە داوای ئەەکەن گەیشت بەکوێ دەسی پێ ئەکرێت لەلایەن سنتەرەوە و ئەوە ئەگەیەنیە کە سنتەر لە شوێنێکە و ئیدارە خۆجیەکانش لە شوێنێکی ترن بۆ خزمەتگوزاری بۆیە پێویستە ئەم دەسەڵاتی بڕیاردان و دەسەڵاتی جێبەجێکردنی پلانە بگەڕێتەوە بۆ ناوچە خۆجیەکەواتە دکتۆر بەختیاری ینی ئەوەی کە پێشی ئەوترێ مەرکەزی ئیداریانی بەڕێوەبردنە مەرکەزیەکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە بە هیچ شێوەیە بە هیچ شێوەیە چووکە ئەگەر جێبەجێ بکرای بوو نمونە تەنانەت لە ناو وەزارەتەکانیشدا لە ئەوەنە بە سنتەر کراوە حکوومەت بۆتە سێبەری حکوومەت بۆ نمونە وەزارەتی دارایی سەرجەم دەسەڵاتەکانی وەزارەتەکانی تریشی گەڕانەوەتەوە لە بواری خەرجکردنی داراییدا بۆ نمونە وەزارەتیشی وەکو وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتیشی داهاتدارەواتە داهاتی هەیە لە ڕێی خوێندنی زانکۆیی و سیستمە جۆرا و جۆرەکانی کە بەرامبەر بە تیشنفیەکی معەنە دەسەڵاتی خەرجکردنەوەی نییە تەنانەت بۆ زانکۆکانی خۆشی واتە سنتەر جێبەجێکردنی بڕیارەکانی سنتەر تەنانەت لای وەزارەتی سنتەریش نییە کە وەزارەتی خوێندنی باڵایە هەمووی لەکوێ جیرۆ دەبۆ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و خودی سەرۆکی حکوومەتی کوردستان ئەم قەتیسکردنە دیکتاتۆری دروست داکات بێگومان من لێرەیە ئەمێ ئەو ئاماژە بە شتێک دەم زۆر سپاس کە باسی دیکتاتۆریەتە دوورژان ئەمڕۆ باسی لا مەرکەزیەتە کرێت دڵنیا بنەگە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زوور نەیەتە خەت بۆ جێبەجێکردنی پرسی لا مەرکەزیەت دڵنیا بە لە ئایندەیە خەڵکی ناوچە پەراوێز خراوەکان تەنها سلێمانی نییە پەراوێز خراوە لە ڕووی خزمەت گوزاریەوە درک بەوا کرێت کە لە دوهۆکش پەراوێز خستن هەیە هەموو دەسەڵاتەکان لە ناو سنتەری پایتەختدا قۆرخ کراوە ئەمڕۆ داوای لا مەرکەزیەتە کرێت دڵنیابە لە 5 ساڵی ئایندەیە داوای شتی زۆر لەمە زیاترە کرێ ئەگەر هەرێمی کوردستان زوو جێبەجێکردنی پرسی لا مەرکەزیەت جێبەجێ نەکات داوای چی ترەکرێت ئەوەی کە ئێستا لە شەقامی کوردیا هەیە من باسی پرسی سیاسی ناکەم باسی سۆشیال میدیاکەم باسی خەڵکی عامەکەم کە لە سەر شەقام خەڵکێک لە برسێتی و لە کەم خزمەتگوزاریدا تەمەنا بۆ ڕژێمێکی فاشی دیکتاتۆری وەکو سەدام حوسێن بخوازێ یعنی ئایندە بەرەو کوێمان ئەبا تۆ بیر لەوە بکەرەوە کە خەڵکانێک بیر لەوە بکەنەوە کە سەردەمی ڕژێمی بەعس کە چیمیابارانی کردوین ئەنفالی کردوین لەم ڕژێمەی ئێستای خۆمان بە باشتر بزانێ ئەبێ لە ئایندەیە ئەم خەڵکە داوای چیتر بکە مەترسی زۆر دکتۆر بەختیار لە ڕووی ئیداری وەگەر تەماشاکەی ئەم مەرکەزیەتی کە ئێستا هەیە ئاوا قەتیز بووە لە دەستی چەند کەس و وەزارەتێکدا ترسی ئەوەی هەیە ببێتە دیکتاتۆریش ئەگەری زۆر زۆرە بینیمانە بەرەو دیکتاتۆری نیمچە دیکتاتۆری ئەڕوا چونکە بۆ نمونە وەزارەتی داراییت هەیە یاریدەری سەرۆکی حکوومەتیشت هەیە بۆ پرسی دارایی وەزارەتی سامانە سروشتیەکانت هەیە یاریدەری سەرۆکی حکوومەتت هەیە بۆ کاروباری نەوت و وزە و سەرچاوە سروشتیەکان خۆی بۆ خۆی لێرەدا ئەستەن دەسەڵاتی وەزارەتەکانیش ینی پرسێکە هەڵوەستەی ئەبێ لەسەر بکرێ ئایا گەر وەزارەتێکت هەیە بەناو وەزارەتی دارایی و سەرۆکایەتی حکوومەت ڕاوێژکاری هەیە یاریدەدەر
ئیش و ئەرک و مەهامی چییە لەم بەینەدا واتە حکوومەتێکە بۆ سێبەری حکوومەتێکی تر وەزیرێکی سێبەرە لە پشتی وەزیرێکەوە ئەمانە کۆمەڵێ پرسن بەڕاستی پێویستە و پەرلەمانی کوردستانیش بێتە سەرخەت بۆ ئەم پرسە و پرسە حکوومەت بکە ئایا بە چ ڕێکارێک ئەم ئەرکان و ئەم کارە جێبەجێکردانە جێبەجێ ئەکرێ بۆ نمونە ئەو هەموو یاریدەدەرە ئێمە بەدەست زۆری خەرجیەوە ئەناڵێنین بەرەو دیکتاتۆریمانە با ئەگەر ئەم هەموو خەرجیانە کەم نەکەینەوە و دوجار دەسەڵاتەکان شۆڕ نەکرێتەوە بە خوارەوە هەمووی لەلایەن 4-5 کەس قەتیس کرا. دکتۆر بەختیار ئەگەر نمونە هەبێ لەسەرەوە لەسەر ئاستی جیهانی هیچ نمونەیەکەیە کە دیکتاتۆریەتێک گۆڕا ینی مرکزیەتێکی یاو بەهێز گۆڕابێ بۆ سیستمێکی دیکتاتۆری یعنی مەبەستت لە ئەم مرکزیەتانەی کە هەن ئەگەر نەبن بەلا مرکزی تحویل ببێ بۆ دیکتاتۆری لە دنیای تەمانەوە پسپۆرانی سیاسی زیاتر شارەزان لەسەر ئەو بوارەیە لە ڕووی ئیداریەوە دوو چەمک هەڵەگرێ بۆ نمونە ئەگەر باسی ڕابردوو بکەین ئێستا خۆشبەختانە لە دنیای غەربدا هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکا لە هیچ لا مرکزیەتەکان بەرەو مرکزیەت نەگۆڕاون و بە پێچەوانەشەوە نەبوون بە دیکتاتۆریەت خۆشبەختانە زیاتر دیموکراتیزەکردن تیایدانە بەرجەستە بووە بەڵام لە هەندێ ناوچە بۆ نمونە ئەتوانین نمونەی بەس مەبەستەکە منەوە بووە ئەنێک دەوڵەتێک بیر لە لامەرکەزی نەکاتەوە کەواتە بیر لە دیکتاتۆری ئەکاتەوە بێڵمان ناوچە نمونەی وڵاتە عەرەبیەکان باشترین نمونەن و نەک بەرەو دیکتاتۆریەت ئەبا بەڵکو لە چوارچێوەی وڵاتێکی بەناو دیموکراتی یا کۆماری یا خۆت وڵاتێکی پێشکەوتن خواست سێرەکی بەڕێ وڵاتێکی خێڵەکی پشتا و پشت دەسەڵاتەکانیش شۆڕە بێتەوە لە باوکەوە بۆ کوڕ لە کوڕەوە بۆ کوڕی کوڕ. بەڵێ چۆن ئەم بابەتی کە ئێستا لا مرکزیە وەکو ئاماژەشتان پێکراوەکو هەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ڕوژاندوێتی چۆن ئەبێتە بابەتێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستاندا ئێوە ئەکادیمیەکان چۆن ئەستە ژێرباری ئەم بەرپرسیارەتیەوە کە لە سەرشانی ئێوەیە بەشێکی بێگومان من دەستخۆشی لەو کاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەەکەم و ئومێدەوارم تێکڕای ئیدارەی سلێمانی یەکدەست و یەکدەنگ هەم لایەنی ئەنجومەنی پارێزگا و هەم بەڕێزان لە بواری جێبەجێکردندا مەبەستم پارێزگار و قایمقام و مدیر ناحیە بەڕێزەکانە بە تەواوەتی کار بۆ ئەم پرۆژەیە بکەن و پشتیوانی و داواکاریەکەیان جەختی لێ بکەنەوە لە هەمان کاتیشدا ئەرکی ئەکادیمیانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان نەک بەتەنها لە سلێمانی وەگوتم ئەم پرسە تایبەت نییە بەتەنها بە سلێمانی پرسی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەر لە هەڵەبجە و سلێمانیەوە تاوەکو هەولێر و دووهۆکیش بە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانیشەوە پێویستە هەموو ئەکادیمیستان پێویستە ئێمە توێژینەوە پێشکەشکەین و بەڕاستی پرۆژە پێشکەشکەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە حکوومەتە خۆجێیەکان کە سوود و ئەرک و مەهامی ئەم ئیدارە لامەرکەزیە چ گرنگیەکی هەیە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان بە ناوچە جیاوازەکانەوە و خوا نەخواستە لە ئەدای لە بەردەوامی حکوومەت بە شێوازی مرکزیەت و زیاتر قۆرەکردنەوەی دەسەڵاتەکان لە ناوەندی پایتەخت ئەگەرەکان بەرەو شێمانە باوە ئیشی ئەکادیمیستەکانە. زۆر باشە دکتۆر بەختیار عوبێد شەریف مامۆستای زانکۆ سپاس کە لەگەڵ بۆ بەڕێزیشتە ئێوەش خواتان لەگەڵ.